ئەم کاتتان باش بینەرانی پایتەخت میدیا لە بەردەم قوتابخانەی ڕێبەرین لە قەزای خەبات لێرە کە دەنگدانی تایبەت تێدا ئەنجام دەدا. چەند کاتێکی کەم ماوە پرۆسەکە کۆتایی دێ لەم قوتابخانەیە هەر لە کاتی نیوەڕۆ نزیکەی دەنگدان بەرەو کۆتایی هاتووە یەکجار زۆر خەڵک بەشداری دەنگدانیان کرد لەم قوتابخانە کە 1540 کەس مافی دەنگدانی هەیە و تەنیا دە کەس بەشداری دەنگدانی نەکرد و ئەویش وەکو باسییان کرد چەند حاڵەتێکی تایبەتە بەهۆی نەخۆشیەوە یان بەهۆی حاڵەتێکەوە نەیانتوانیوە لەم قوتابخانەی پرۆسەکە وەکو خۆیان باسییان کرد بە یەکجار شەفاف و زۆر بەڕوونی بەرەو پێش چووە کۆتایی پێهات لە ئێستادا چەند کاتێکی کەم ماوە بەڵام تەنیا دە کەس ماوە دەنجی خۆیان بدەن ئەوانیش وەکو باسییان کرد چەند حاڵەتێکی تایبەتە و ئەوە قوتابخانەی ڕێبەرە لە قەزای خەبات کە 1540 کەس مافی دەنگدانی هەبوو تەنیا دە کەس ئامادەی دەنگدان نەبوو لەم قوتابخانەیە.